حکوومەتی ئیسلامی و شەڕی ڕەوانی دژبە خەڵکی کوردستان. لەم ڕۆژانەدا شایەتی تەبلیغاتی هێسترێکی ڕژیمی ئیسلامی دژبە هێزە سیاسیە چالاکەکانی کوردستانین. هاوکات ڕژیم هێزێکی زۆری لەسەر سنوورەکانی کوردستانی ئێران و هەرێمی کوردستان جێگیر کردووە. زۆر بەدوور نییە کە کۆماری ئیسلامیش بە چاولێگەری لە سیاسەتی تورکیا وەسوەسە بێت و چەند بەشێک لە هەرێمی کوردستان داگیر بکات. حکوومەتی ئیسلامی لە ماوەی پتە لە چواردەیەدا بە لەشکەرکێشی، ئێدام، ئەشکەنجە، دوورخستنەوە، دەرکردن لە سەرکار، هەزینەکردنی ملیاردها دۆلار بۆ میلیتاریزەکردنی کوردستان و کبکردنی هەموو میدیە سربەخۆ نەیارەکان، بەکارهێنانی پەروەردە و بارهێنان و میدیای حکوومەتی نەیتوانی ئێرادەی خەڵکی کوردستان بۆ گەیشتن بە ئازادی و مافە ئینسانیەکانیان تێک بشکێنێت. لە قۆناغێکدا هەموو هەوڵ و تەقالەی حکوومەتی ئیسلامی بەرەنگاربوونەوە لەگەڵ حیزبە سیاسیەکان و هێزی پێشمەرگەی کوردستان بوو و سیاسەتی ڕژیم دوورخستنەوەی خەڵک لە هێزە چەکدارەکانیان بوو، بەو هیوایە کە پاش پەراوێزخستنی هێزی پێشمەرگە بتوانێت سیاسەتی کۆنەپەرستانە و سەرکوتگەرانەی خۆی بەکردەوە دەربێنێت و ئەمنیەت و سەقامگیری بۆ هێزە داگیرکەرەکان لە کوردستان دابین کات. لەگەڵ کەمبوونەوە و سنوورداربوونی چالاکی نظامی لە کوردستان، خەڵک وشیارانە دەیان بەرەی نوێی خۆڕاگری و خەباتیان بەرامبەر بە ڕژیم کردەوە. کرێکاران، ڕووناگیران، ژنان، لاوان، خوێندکاران، چالاکانی کۆمەڵایەتی، هونەرمەندان، نووسەران و ڕۆژنامەوانان، خانەنشینکراوان، چالاکانی ژینگە پارێز، فیلمساز و مۆسیقازانان و ڕێکخراوە مەدەنیەکان لە بوار و بەرەی جۆرا و جۆردا دەستیاندایە خەبات دژ بە ڕژیم و چیتر لەشکەرکێشی و بۆمباران وەڵام دەرەوە نەبوو. کۆمەڵی کوردستان بە خێرایی کەوتە پێگەیەکەوە کە سەرکوت و بە تەسلیم کێشانی جەماوەرێکی مەزن کە خوازیاری نەمانی داگیرکاری لە کوردستان، ڕووخاندنی ڕژیم و وەدی هاتنی خواستنەتەوەی و کولتوریەکان بوون، نەممکن بوو و ناکردەوەی. بەدبەختی حکوومەتی ئیسلامی لەوەدا بوو کە گۆڕانکاری سیاسی ناوچەیی و تەکنۆلۆژی بە قازانجی خەڵکی کوردستان بوو و گۆڕانی هاوسەنگی هێز بە قازانجی خەڵکی مافوازی بەشەکانی دیکەی کوردستان لەوانە هەرێمی کوردستان، سەقامگیربوونی دەسەڵاتی خۆجەیی لە ڕۆژئاوای کوردستان، لە سووریا و سەرکەوتی پارتی دیموکراتی گەلان لە هەڵبژاردنەکانی تورکیا، ئاسۆ و هیوا و خواستی خەڵکی کوردی لە ئێران پەرەپێدا. لە هەمان حاڵدا هێزە چەپ و پێشڕە و خەباتکارەکان لە ناو کۆچبەرانی کورد و غێرە کورد لە ئوروپا و باقی شوێنەکانی دیکەی جیهان فاکتۆرێکی جددی بوون بۆ گواستنەوەی ئەزمون و دەستکەوتە جیهانیەکان بۆ کوردستان و ڕسوا و مەحکومکردنی جەنایەتی ڕژیم لە کۆمەڵگە و میدیا جیهانیەکاندا. گەشەی تەکنۆلۆژی بەتایبەت لە بواری پەیوەندی و ئینتەرنێت، پێکهاتنی میدیایی مەجازی و گشتگیربوونی مۆبایل، کنترۆڵ و ئینحیساری زانیاری و هەواڵی حکوومەتی ئیسلامی تێکشکاند و چیتر نایاساییکردنی میدیاکان، قەدەغەکردنی بڵاوکراوەکان، کنترۆڵ و شاردنەوەی جەنایەتەکان بۆ ڕژیم ممکن نەبوو و لە کورتترین ماوەدا هەواڵی خەبات و خۆڕاگری خەڵک دەگەیشتنە دوورترین شوێنەکانی جیهان. لە ناوخۆی ئێرانیش خەڵک لە پانتاییەکی بەرینی کۆمەڵایەتیدا زیاتر لە ڕابردوو لە ماهیەتی کۆنەپەرستانی ڕژیم گەیشتن و کەمترین خوشباوەڕیان بە باڵەکانی دەسەڵات و مۆرە سیاسی و تەبلیغاتیەکانیان نەبوو. خەباتی کرێکاری و جەماوەری، خەباتی ژنان و لاوان زیاتر لە ڕابردوو پەرەی سند و چەندین ئاخێزی جەماوەری ملیۆنی مانەوەی ڕژیمیان خستە مەترسیەوە. حکوومەتی ئیسلامی ئەگەر لە ساڵەکانی سەرەتای بەدەسەڵاتگەیشتنی لە کوردستان لەگەڵ نەفرەت و خۆڕاگری جەماوەری بەرەوڕووبوو، لە ئێستادا بەشی هەرە زۆری خەڵکی ئێران خوازیاری گۆڕان و ڕووخاندنی گشت ئەم نیزامەن و ئەم خواستەیان ڕوون و ئاشکرا لە هەر دەرفەتێکدا دەردەبڕن. حکوومەتی ئیسلامی بێتوانا و داماوتر لە ڕابردوو لەگەڵ قەیرانی کەمەرشکێن و ئیفلیچکەری ئابووری، کۆمەڵایەتی، ژینگەیی، تەندروستی، گشتی و کۆڕۆنا بەرەوڕوویە. ڕێک لەوەها بارودۆخێکی نالەبار بۆ حکوومەتی ئیسلامی لەگەڵ چوونەسەرەوەی شەڕی ڕەوانی دژبە خەڵکی کوردستان بەرەوڕووین. هەڕەشەی بەردەوامی فەرماندەورد و درۆشتەکانی ڕژیم دژبە حکوومەتی هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکانی نیشتەجێ لەم هەرێما، هێنان و بردنی هێز لە ئاستی شارەکان و چڕکردنەوەیان لە سنوورەکان،
نیشاندانی کەرەستەی نوێی نیزامی ئێران لەوانە تۆپخانەی قورس، فڕۆکەی بێفڕۆکەوان، موشەکی دوورهاوێژ، ناردنی جووغەکانی تێرۆری سپای قودس بۆ هەرێمی کوردستان، هەر هەمویان ئامرازی ئەم جەنگە ڕەوانی و نظامیە تازەیەی حکوومەتی ئیسلامیە دژبە خەڵکی کوردستان. کۆماری ئیسلامی نە لە ئەزمموی 40 ساڵەی خۆی لە کوردستان و نە لە ئەزممونەکانی سەدام حسەین، حافز ئەسەد، حکوومەتەکانی تورکیە و باقی دیکتاتۆرە ناوچەی و جیهانیەکان دەرسیوە نەگرتووە. شەڕی ڕەوانی ڕەنگ بێ بتوانێ هێز و هیوایەکی کوردخایەن بە هێزەکانی ڕژیم ببەخشێت، ڕەنگ بێ بتوانێ لە کورتماوەدا ببێتە ئامرازی گوشار و هەڕەشە دژبە ئۆپۆزیسیۆنەکانی ڕژیم لە کوردستان، بەڵام بێگومان ڕژیم لە مقاومەتی کوردستان دەرباز ناکات. شەڕی ڕەوانی ڕژیمی ئیسلامی دژبە خەڵکی کوردستان پێویستە بە تونترین و بەهێزترین خەباتی خەڵکی کوردستان و هێزە چەپ و پێشکەوتوەکان ڕوبەڕوو ببێتەوە. پێویستە هەموو توانای خەڵکی کوردستان و هێزە ئازادی خوازەکان لە چالاکیەکی هاو ئاهەنگ و نەخشەمەنددا ماجەراجوویی نیزامی و شەڕی ڕەوانی ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی دژبە خەڵکی کورد و هێزە ئۆپۆزیسیۆنەکان ڕسوا و مەحکوم بکرێت. هێزە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان بە هەموو جیاوازی و ناکۆکیەکی سیاسیەوە بەشێک لە مقاومەت و خەباتی خەڵکی کوردستانن. شەڕی ڕەوانی ڕژیم نە لە هێز و توانا و سەقامگیری سیاسی حکوومەت، بەڵکو لە بێتوانایی ڕژیم لە وڵامدانەوە بە خواستە ئینسانی و سەرەتاییەکانی جەماوەرێکەوە سەرچاوە دەگرێت کە خوازیاری گەیشتن بە مافی نەتەوەیی و کللتوری خۆیانن. جەماوەرێک کە دەیان هەوێ لە کۆمەڵگایەکی ئاوەدان، ئازاد، یەکسان و ئاسوودەدا بژین.